ئەمڕۆ ڕۆژی گیانی خۆبەخشیە لە دنیادا هیچ هەستێک لە هەستی بەخشین خۆشتر نییە. تۆ ببەخشە دواتر هەستەکەی ئەو شەوە چەند بە ئارامی دەنویت. اینجا کاری خۆبەخشی تەنها ئەوە نییە تۆ کەسێک لەسەر شەقامێکدا یارمەتێکی دارایی بدەی، بەڵکو دەتوانێت لە نێو ڕێکخراوێکدا لە نێو دام و دەستگایەکدا تۆ بچیت بە خۆبەخش کارێک بکەی، کارێک ئەنجام بدەی کە جێگەیەک بۆ خۆی بگرێت. ئێستا خۆشبەختانە لە هەرێمی کوردستان چەندین ڕێکخراومان هەیە. یەکێک لە ڕێکخراوەکان ڕێکخراوی منداڵپارێزی کوردستانە کە بێگومان ساڵانە بە سەدان خۆبەخش لە نێو ئەم ڕێکخراوەدا کار دەکەن لە کەرتە جۆرا و جۆرەکاندا، ئیتر تەندروستی بێت، بوارەکانی تریش بێت. بەڵام زیاترەوەی کە فۆکسی دەکرێتەوە سەر لە نێو ڕێکخراوەدا لە پێناو مافەکانی منداڵ و واروها کۆڕ و سیمینارەکان و زیاتر بواری تەندروستیش خۆی دەبینێتەوە. ئەمڕۆ باس لە کاری خۆبەخشی دەکەین. گرنگی چییە؟ چێنەوانەی کە کاری خۆبەخشی دەکەن، ئایندەی ئەو کەسانی کە کاری خۆبەخشی دەکەن چییە، تا چەند گرنگە بۆ سیڤیەکانیان. هەندێک کەسێڵە خۆ بۆ بێبەرامبەر من کار بکەم، بەڵام دوجار بۆ سیڤی کارکردن لە دامەزراوەیەک لە شوێنی تردا زۆر ڕۆڵی هەیە کە تۆ کاری خۆبەخشی کردووە، واتە دەیسەلمێنێت کە تۆ کاری پێکەوەی و گروپین و کۆمەڵە کاری تر دەتوانێت ئەنجام بدەیت کە پێم خۆش نییە من زیاتر قسەی لەسەرکەم. مەمسا مەهدی عەبدوڵڵا کە بەڕێزان کارمەندن لە ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان ئەو وەڵام بداتەوە کە خاوەنی چەندین سیمینار و بابەت و کاری خۆبەخشیشە لە نێو ڕێکخراوەکە. مامۆستاگیان بەخێر بێ، ڕۆژێکی نوێت باش. بەیانی باش مامۆستاگیان. بەیانی ئێوە ڕۆژێکی نوێ، ئێوە باش و ڕۆژێکی نوێ بینەرانیش باش. زۆر سپاس. مامۆستا مەهدی ئەمڕۆ بۆچی دانراوە بە ڕۆژی خۆبەخشی؟ هۆکارێک شتێک لە پشتیەوە هەیە؟ بەڵێ دیارە ئەگەر باسی کاری خۆبەخشی بکەین دەست خۆشیانی ئاماژەت بهێندێک خاڵی زۆر گرنگی خۆبەخشیدا. کاری خۆبەخشی لە هەر وڵاتێکە و لە هەر نەتەوەیەک بە نەریت و بە کاری خۆی دادێتە پەڕێ. بۆ نمونە ئێمە لە ناو خۆماندا لە ناوەکو نەتەوەی کورد زۆر جار شانازی دەکەین بە کاری هەرەوەزی و زۆربەی کارەکان کە ئەنجام دراون بە کاری هەرەوەزی تەواو بووە. ئەماش بریتین لە کاری خۆبەخشی زۆر کەس کە کەم دەرامەت بووە هەوڵ دراوە، بەڵام ئیتر بە شێوەیەک نەگوازراوە و یعنی ئەم گشتگیری بۆ نەکراوە تاوەکو ببێتە بەرنامەیەکی سەرتاسەری لە ناو نەتەوەی ئێمەشدا وەکو کە لە نەتەوەکانی جیهاندا هەیە. بۆ نمونە ئەگەر سەیری زۆربەی ئەو نەتەوانە بکەین لە غەربدا بە تایبەتی کاری خۆبەخشی کارێکی زۆر بەرفراوانە، یعنی ئەوەیە کە خەڵک لە خودی خۆی دەچێت کارێک دەکات لە بواری ئاگرکوژێنەوەدا لەگەڵ جێیشدا لەگەڵ هێندێک وێران کاری سروشتیدا. ئەمانە هەرمووی کاری خۆبەخشین، هاوکاری مناڵانە، هاوکاری بێسەرپەرشتانە، هاوکاری بە ساڵات چوانە، ئەمانە هەمووی بە کاری خۆبەخشیەوە بەڕێدەچێت. بەڕاستی لەبەر ئەوەی کە ئەنجامەکانی زۆر گەورەی هەن لە ناو UN-دا یعنی بە سەدان ئەوەی کاری خۆبەخشی هەیە، کەواتە ئێمە ڕێک باسیەوە دەکەین کە لەم وڵاتانەدا کاری خۆبەخشی دەبێت ڕۆژێکی بۆ دامرێ. ئەم ڕۆژەش وەکو سوپاسگوزارێک بۆ ئەو کەسانی بۆ ڕوو حسبی ئەو خۆبەخشانەی کە ئەم کارە ئەنجام دەدەن و بۆی کە بزانن ئەم کاری ئەوان بەجددی بێ بەرامبەر نییە، پاداشتەکەی یەکجار زۆر زۆرە، پاداشتی لەوانەیە خندەیەکی دایکێک بێ، پاداشتی لەوانەیە سوپاسگوزاری نەتەوەیەک بێت. یعنی ئەمانە هەمووی دەچێتە ناو کاری خۆبەخشیەوە. ئەم ڕۆژەش کە دانراوە من وەکو خۆم پیرۆزبایی لە هەموو ئەو کەسانە دەکەمیان لە خۆشم کە کاری خۆبەخشیم کردو، دڵنیام لە ئێوەش لەوانەیە هەمومان کاری خۆبەخشمان کردو لە ژانی ڕۆژانی خۆماندا. بۆیە ئەم ڕۆژە دانرا وەکو سوپاسگوزاریەک، وەکو یادکردنەوەیەک، وەکو بەرزڕاگرتنی کارەکانی ئەم خۆبەخشانە. ئێمەش وەکو منداڵپارێزی کوردستان بەس بیستمی شارە بۆ بدەم بەڕاستی یەکەم ساڵە قەت بیرمان نەچوون ئەنی هەموو خۆبەخشەکان کە ئێستا جویان لێبیانجوێن لەو بەرنامە بێتەوە دەزانێت کە منداڵپارێزی کوردستان چی بۆ ئەم خۆبەخشانە کردووە و ئەوان چیان پێشکەش کردووە، ئەوان ڕوحێکی سپی گەورەیان پێشکەش کردووە. لە بری ئەوەدا ئێمە تەنها سوپاسمان کردنەوە زیاتر نەبووە. باشە مامۆستا مەهدی، هەموو کەسێک دەتوانێت کاری خۆبەخشی بکە یاخود پێویستەکە کۆمەڵێک تایبەتمەندی لەو کەسانە هەبێکە حەز بۆ ئەکەن کە کارێکی خۆبەخشی بکەن؟ بەڵێ دیارە هەموو کەسێک دەتوانێت کارێکی خۆبەخشی بکە بە تایبەتی لە ناو ڕێکخراوی ئێمە کە چونکە ڕێکخراوی پاراستنی مناڵمان هەیە لە دوای 18 ساڵیەوە دەتوانێت بە دڵنیاییەوە کاری خۆبەخشی بکات. هەر بۆ ئەمە بەسەش ئێمە لەوانەیە چەندین کەمپینمان لە ناو شاری سلێمانی ئەنجامدا لە سەرەتای 2013 و دواتر 14 ئیتر دوای ئەم کارانە کە زانیان کارەکانی ئێمە چیە، ئیتر بالانی کە 400 بۆ 500 کەس تا ئێستا وەکو خۆبەخش لە ناو کارەکانی مناڵ پارێزدا
تۆمار کراوە و هیچ کاتێک ئاوەڕ لە هیچ شتێک نەدراوەتەوە هەر کەسێک ویستی بێتی کە کاری خۆبەخشی بکات لە ناو یەکێک لە پرۆژەکانی لە بەرنامەکانی تەندروستی بێ بەرنامەکانی پاراستن بێ بەرنامەکانی پەروەردە بێت ئێمە لە بیرمان نەچێت لە مناڵ پارێز زیاتر لە 400 کارمەندی هەیە کە ئیش دەکات یعنی بەڵام زیاتر لەوە خۆبەخشمان هەیە بەبێ ئەوانە بەڕاستی لەوانەیە کارەکانمان کەم و کورتی پێوە دیار بێت مەسەلەن سنتەری خاون پێداویستی تایبەت پێویستی بە ڕۆحێکی سپی زۆر گەورە هەیە بۆ هاوکاری لە خۆشخانەی هیوا نەکرد لە هیوا لە نانەکەلی لە دوهۆک بە سەدان ئێستاشی لەگەڵ بێت ئێستاش ئەم ڕۆژە چەندین خۆبەخش لە ناو پرۆژەکانی ئێمەدا کار دەکەن لە بەشی پاراستنمان چەندین خۆبەخش کار دەکات کەواتە کارەکانی ئێمە کاتێکە تاوا دەبێت کە ئەم خۆبەخشە ئازیزانیان ئەم خۆبەخشە ڕۆحسپیانە کە بێنە ناو ئێمە بۆی کەوا بتوانین هاوکاریەکان ماوکو خۆی بگەێنن چۆن دێنە لای ئێوە خۆتان کۆیان دەکەنەوە یان خۆیان پێیان خۆشە لە ڕێی ڕخەی منداڵپارێزی کوردستانەوە کاری خۆبەخشی ئەنجام بدەن دەست خۆشکاگاری پرسیارێکی زۆر جوان بوو بەڕاستی هەر پرسیارێک بولەوانەیە کە زۆر زار من لە خۆم کردووە بەڵام هەر وەڵامەکەی وا بووە یەکەم جار ئێمە پێمان وابوو یعنی ئەو پرۆژانەی کە ئێمە ئەنجامی دەدەین بەبێ کاری خۆبەخشی تەواو نابێ لە دوای ئەم پرۆژانە لە دوای ئەم کەمپینانە کە ئەنجاممان دەباسی 2014 دەکەم بەڵام لە دوای ئەوە بۆ خەڵکێک بوو کە خۆبەخشیمان ناساند ینی کاری خۆبەخشی چییە کاری خۆبەخشی بۆ تۆی تاک چی دەگەێنێ کاری خۆبەخش بۆ ئێمە نێتەوە چۆن دەگەێنێ کاری خۆبەخش بۆ پێگەی نەتەوەی ئێمە لە دنیای دەرەوەدا چۆن پێدەگەنی هەموو ئەوانەمان ڕوون کردوتەوە و دووبارەوەی پێگەی خۆبەخش بۆ کەس ئەو کەسێک کە ئەنجامی دەدا هەر ئەوە نییە کە تۆ بڵێ بێ بەرامبرم بەڵکو دنیایەک دەوڵەمەندە دەکا بۆ ئایندەدا ئێستا لە دنیای دەرەوە ئەگەر تۆ کاری خۆبەخشی نەکردبێت لەوانەیە زەحمەت بێ کە بتوانی ئیشێکی باشت دەستکەوێت کە بام کە بزانن کە کاری خۆبەخشی و کردووە ئەوە دەزانن کە تۆ بەخشندەی و ڕۆحشێکی زۆر سپیت هەیە کەواتە لەوانەیە کارەکە زیاتر بە تۆ دەستبێن جا بۆیە خۆشبەختانە ئێستا جارانکەن کەمپینمان دەکرد ئێستا بە سەدان و بەدایان خۆبەخش خودی خۆیان دێن بۆ ناو پرۆژەکان بۆ ناو ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان و گومانیشم لەوە نییە کە بۆ ڕێکخراوەکانی حکومی ئێستا ئەگەر نەخۆشخانەی هیوا وەکو بە نمونە بێنینەوەیان بەر کردی تەندروستی وەکو نمونە بێنینەوە لەوانەیە بە سەدان خۆبەخش ئێستا لەوێدا کار بکە بەتا ئەو نێرسانەی کە هەن بە خۆبەخش کار دەکەن یعنی زۆربەی کردەکانی ئەگەدار لە ناو هەرێمی کوردستاندا بەکاری خۆبەخشیەوە بەڕێدەچێت جاران ئێمە شتێکمان دەکرد بۆی کە خۆبەخش بە بەڵام ئێستا خۆشبەختانە پێچەوانە بۆتەوە ئەم خۆبەخشانە خودی خۆیان ئەمەیان لا دروست بووە کە دانەوێ هەر وەکو تاقیکردنەوەیەک بۆ ژیانیان وەکو ئەزمموی دەوڵەمەندکردنی ئەزمموی خۆیان ئیتر بۆ ماوەیەکی کەمیش بێت ئیتر کاری خۆبەخشی ئەنجام دەدەن ماوەسەمەتی ڕەنگە هەنێک جار هەنێک کەسانێک کە بتواناشیان هەبێت کە کاری خۆبەخشی بکەن بەڵام هەرخۆیان بڵێن سوودی چییە یعنی چه سوودێک بە ئێمە ئەگەیەنە ئەگەر ئێمە ئەم کارە بکەین بە شێوازێکی گشتی ئەوانەی کە نازانن جارێکە نەچوونەتە کاری خۆبەخشیەوە چ سوودێک بەوان ئەگەیەنێ چ سوودێکیان پێ ئەگەیەنێ لە کاتێکە کاری خۆبەخشی ئەەکەن بۆ کاری خۆبەخشی بەڵێ دیارە ینی لە سند چەندین سیمینار لە ناو زانکۆکانی هەرێمدا کە مەوکو مناڵپارێز ئەنجاممان داوە ئەومان دیاری کردووە ینی چەند خاڵی زۆر گرنگ هەیە ینی ئەم کەسە ئەزمموی دەوڵەمەندتر دەبێت ئەم کەسە تواناکانی دەردەکەوێت ئەم کەسە لە شوێنی کە جێگە دەبێت جێگای متمانی زیاتر کە حەز و ئارەزووی هەیە بۆ ئیشکردن کەسێک نییە کە لە ماڵەوە دانیشە و کوردانە دەڵە تەمبەڵ بێتەوەوانە ئیتر یەک دنیا ئەوە هەیە بەڕاستی خاڵ هەیە کە ئێمە باسی بکەین لەوانەیە بەشی سەعات و نیوێک سیمینارێکی زۆر بەرفراوانە لە سەرکاری خۆبەخشی کە لە دنیاشدا دەکرێتەوەوانە بەڵام ئەم کەسە من هەرگیز وتومە یانی مە دەزانین ئەم کەسە ممکن نییە بڵێ بێ بەرامبەرە پاداشتەکەی یەکجار گەورەیە بۆ نمونە ئێمە وەکو نەخۆشخانەی هیواکە دەیبینین وەکو خۆم دەیبینم یان وەکو خۆم ئەوانەی کە ئەزمونم کردووە لە 8 ساڵی ڕابردوودا لە ناو نەخۆشخانەی هیوا لە نانەکەلی لە سنتەری ژین لە دووهۆک یعنی ئەو خۆبەخشانە کە دەبینم ینی پێکەنین و ڕوحێکی زۆر سپیان هەیە ینی ئەم دایک و باوکانە یان مناڵەکان ئەمەندەی بە خۆبەخشەکان ئارامن لەوانەیە بە کارمەندەکان ئارام نەبێت چونکە کارمەند سەرقاڵی کارەکانی خۆیەتی بەڵام کاری خۆبەخشی دێ ئەمڕۆ حەسپی پێشکەشی ئەو مناڵ و دایک و باوکە دەکات ئەم دایک و باوکە کاتێکە کە دەبینێ ئەم کەسە بە هیچ بەرامبەرێک هاتووە هەموو تواناکانی خۆی لە پێناو ئارامکردن و لە پێناو پێکەنین و خەندەیەکی مناڵێکدا دەبەخشێ بەڕاستی ئەمە کەم نییە ئەمە بە هیچ سەربەتێکی دنیا ئەمە لەوانە نیەتە دی ینی ممکن نییە ئەنی ئەوە گەورەترین بەخشندەیە ینی ئێستاش بۆ نمونە ئەمڕۆ لەوانەیە ئەوێکمان هەبێت لە ناو نەخۆشخانەی هیوا کە کۆمەڵە گەنجێکن لە نێوانی تەمەنیان لە 18 ساڵدای قوتابخانی لە قوتابخانن کەمترن دێن ئەمە کارێکی زۆر بەفراوان دەکەن لە مۆسیقا لە بەخشینەی دیاری ناو نەخۆشخانەی هیوا ئەمە کەس پێی نەوتون ئەمە خودی خۆیانن قوتابخانەکان ئێستا دێن باش باس لەوە کردوت کەس پێی نەوتون ینی ئێستا هەندێک لەم دیمەنانی کەیبینین
کاری خۆبەخشیە بۆ لە نێو ژینگەدا ژینگە پاکردنەوە بۆ خۆی کاری خۆبەخشیە جاروایە هەڵمەتێک سازەکرێت جاران هەبوو بریای ئێستاش نازانم هەیە ئێمە ئاگدار نەبین خوێندنگەیەک دەستیە کرد بە پاکردنەوەی گەڕێکێکی شاری سلێمانی واتە بە خوێندکارەکان ئەمان هەموو کاری خۆبەخشین بەڵام ڕەنگە زۆر کەس هەبێت لە ناخیدا ئەم کارەوە خۆبەخشیە چەسپی بێت هەبێت بەڵام نەزانە چۆن بیجوڵەنە چۆن دەست پێ بکات دەست پێک چۆن بەچی دەست پێ بکات دەست خۆشکاگاریان ینی مەرجە ڕێکخراوێک هەبێ مەرجە دامەزراوەیەکێ بێ بچێت خۆی باتە پاڵە و دامەزرای لێوێ کاری خۆبەخشی بکەیان لەجێ خۆشمانەوە ئێمە دەتوانین کاری خۆبەخشی بکەین خۆی ئێمە دەتوانین لەجێ خۆشمان کاری خۆبەخشی بکەین بەدڵنیاییەوە ئێمە دەتوانین ئەوەی کە باست کرد وتمان ئەم ئەگەر باسی کاری خۆبەخشی بکەین سیمینارێک و بە سەعاتێک و 3-4 تاوە نابێ هەموو کایەکانی ژیانمان بە تایبەتی ئەم ڕۆژینگە پارێزی لە ئاگرکوژێنەوە ئەمانەی کە لە دنیای دەرەوەی ئێمەدا هەیە ئەمانە هەمووی بە کاری خۆبەخشی لە خودی ئەو کەسەدا پێشەوەی کە پێ بڵندێوە من ئەزمونم کەم دەچێت ئەم کارە ئەنجام دەدەڵام من هیچ شتێکم ناوێ هیچ بەرامبەرێکم ناوێ تەنها دەمەوێت کاری خۆبەخشی ئەنجام دەم ئەمە دەچێت ئەمە لە بواری ژینگەدا نەک بڵم ڕێکخراو هەیە بەڵام چەندین گروپ هەیە تو دەتوانی بە گروپێک بێ هەندێک زاریش دەتوانی وەکو خود وەکو کەس وەکو توانە بۆ نمونە ئەگەر بینە سەر پرۆژەکانی مناڵپارێز ببوورە کە باسی مناڵپارێز دەکەم ینی من بەڕاستی سوپاس هەموو کارێکی خۆبەخشی بە گەورەی دەیسەلمێنین بەڵام ئەوەیە کە لەناو ئێمە ئێستادا هەیە یعنی وەکێکی وەکو دکتۆر سۆمەران خۆتاکە کە دێ لە کوردستاندا بەدەیان نەشتەرگەری بەر ئەنجام دەدات بەڵام ئێمە وەکو ڕێکخراوێک ئەگەر شوێنی بۆ نەکەینەوە ئەگەر ئەم کەسانە دەستنیشان دەکەین چۆن دەتوانێت ئەم کارە بکەوە کەواتە بوونی گروپێک یان بوونی کەسێک لەوانەیە پێویست بێ کە تۆ دەچی بۆ ناو نەخۆشخانەکان تۆ دەچی بۆ ناو ئەو مناڵانی خاوەن پێداویستی تایبەت تۆ دەچی بۆ ناو ئەمانەی خەڵوەتگەری ئەوەی کە لە تەمەنێکدا ڕۆشتون یعنی هندێک جار لەوانەیە پێویست نەکە بەڵام ئەم شوێنە هەیە کەواتە تۆ ناوەندێک هەیە کە بچی بۆی کە ئەم ناوەندە ئیترت بزانێت داخوا کارەکانی تۆ چی دەبێت دەستنیشانە کاری تۆ بکات یعنی کەواتە بوونی بنکەیەک زۆر گرنگە بۆ ئەوەی کە ئەو کەسە بتوانێت بزانێت داخوا کارەکانی لەکوێ ئەنجام دەدا ئەجین هەم کەسێک دەتوانێت لە شوێنی خۆی بچێ لەوانەیە ئێستا ئێمە ڕۆژانە زۆر کاری خۆبەخشی ئەنجام دەین بەڵام هەستی پێ نەکەین ینی چونکە بۆ تا ئێستا نەبووتە فەرهەنگێک لە ناو ئێمەدا بەڵام ئەمانە بەگشتی کاری خۆبەخشێ لەوانێت تۆ چەندین ڕۆژنامە بەری بیدەی بە چەند کەسێکە بخوێنێتەوە خۆکارێکی خۆبەخشیە وانە لەوانەیە هاندانی کۆمەڵە مناڵە بکەی بەرەو خوێندن ئەمە کاری خۆبەخشیە ڕۆژانەی لەوانەیە زۆر ئەم شتانی کە تۆ دەیەکی کاری خۆبەخشیە هاندانی خودی بیرۆکەکە هەم کاری خۆبەخشیە کەواتە دەتوانین بڵێن کاری خۆبەخشی لە خودەوە لە تاکەوە بەرفراوان دەبێت بەڵام بوونی بنکەیەک ئێستا بۆ نمونە ئێمە وەکو مناڵپارێزیان بنکەیەکی ژینکە بارێزی یان بنگەیەکی لە ئاگرکوژێنەوە کە هاوکار دەبن بۆ ماڵانی ئەم کەسەی کە تووشی فشاری دەرونی دەبن لە زۆربەی شوێنەکاندا بەدەیان کەس ئەم کارە خۆبەخشیانە دەکات ئێمە لەوانەیە لە ناو هەرێمی کوردستاندا ڕۆژانە دەرونی بەدەیان کەس ئارام بکەینەوە ئەمانە خۆی کاری خۆبەخشیە هەستی پێ ناکەین چونکە زۆر قورسە تۆ بتوانی مرۆڤێک کاتێکە فشارێکی دەرونی بۆ دروست دەبێت ئەمە چۆن دێنەوە سەر ڕێگا لەبەرەوە ئێمە دەتوانین کە گروپێک بەڵام وتم گروپەکان دەبن بە هۆکارێک یان دەبن بەوەی کە بنەمایەک بۆ ئەنجامدانی ئەو کارێکە خۆی دەیەوە دواتریش پشگیریەکە بۆ نمونە ئێمە پشگیری هەموو ئەو خۆبەخشانە دەکەین نەکرد لە ینی ویستم ئەوم بیرکەوتەوە بەڕاستی تا ئێستا بە سەدان خۆبەخش لە دەرەوەی هەرێم هاتوۆتەوە لە ئەڵمانی هاتۆ بۆ لای ئێمە ئێستا حالیان 2-4 خۆبەخشمانی لە سویسرا لە ناو نەخۆشخانەی هیوە یعنی کە چەند خانمێکی عزیزن هاتون لێرە کاری خۆبەخشی ئەنجام دەدەن و پێشتریش هەتا هاتون بۆ پراکتیکۆمەکانیان لێرە بۆ ئەم کاری کە پێویستە بیکەن یعنی لە دەرەوە ئێمە زیاتر لەوانێت تا ئێستا 40 بۆ 50 کەسی خۆبەخشمان بۆ هاتووە لە هاویندا کە کاری کردووە لە ناو پرۆژەکانی مناڵپارێزدا یعنی ئەمە نیە کە بڵێن هە لە ناو هەرێمی کوردستاندا بەڵام ئێمە بووین لە بنکەیەک بڵێ زۆر باش یادکردنەوەی ڕۆژەکە چەندە گرنگە مامۆستا چونکە ڕەنگە لە ئەم ڕۆژەیە کاتێک کە یادی ئەەکەیتەوە ئەوانەی کە خۆبەخشن هەم لایەنی دەرونی ئەوان ئارام بێت یعنی ڕێزێک لە ڕۆژەکە ئەگیرێکە ئەو کەسانێک کە خۆبەخشن کاری خۆبەخشیەکەن یاخود ڕەنگە هەنێ جار هەنێک کەس هەبێ زۆر بە بیریانە هاتبێت کە کارێکی خۆبەخشی بکە بەڵام لە کاتێکا کار ڕێکخراوە خۆبەخشیەکان یادی ڕۆژەکە ئەکەنەوە ئەمیش بە هەمان شێوە ئەم بیرۆکەی لا دروست بە بڵێ بۆ منیش کارێکی خۆبەخشی نەکەم یادکردنەوەی ڕۆژەکە چەندە گرنگە بەڵێ دەست خۆش بێ وڵای من هەر لێرەوە داوە لێبوردن لە هەموو ئەم کەسە خۆبەخشە ڕوحسپیانە دەکەم کە ساڵانە وەکو مناڵپارێزی کوردستان ئاهەنگێکی زۆر خنجیلانەمان بۆ کردن لە ناو خودی بینای مناڵپارێزی کوردستان و ئامادە بوون و خودی ئاهەنگەکە موزیک بووە پیرۆزبایی لەوان بۆ پێدانی سوپاسگوزاری و سوپاس و پێزانینی دایک و مناڵەکان بۆ چەندین دایک و مناڵمان بان کردووە ئەوان خودی خۆیان سوپاسی کار و
کارە گەورەکانی ئەم کاری خۆبەخشان و کەسانیان کردووە کە کاری خۆبەخشیان کردووە بەڵام ئەم ساڵ بەڕاستی جەناب تو هەموو دنیا دەزانێت بوونی ڤایرۆسی کۆرۆنا و بوونی ئەو پەتایە ئیتر بەجارێک ئەوەیە لە پۆلوپۆی خستوینەوە تەنها دەتوانین لە ڕێگای ئەو سۆشال میدیا و سایتەکانی مناڵپارێزەوە سوپاس پێزانین خۆمانیان پێ بگەێنین بەڵام هەر ئێستا بۆ ساڵی ئایندە بەڕاستی ئێمە دامان ناوە ینی بودجەیەکی زۆر باشیشمان بۆ دانا لە ناو مناڵپارێز کە ساڵانە ئەگەر لە هەر دۆخێکدا بێ بتوانین ئەگەر لە ڕێگەی ڕێکارەکانی خۆپارێزیشەوە بێ ئەم ڕۆژە بەرزتر ڕابگرین و بتوانین هەمووانەی کە کاری خۆبەخشیان کردووە بانجان کەینانی کە لە ئاهەنگێکی ئەویان بۆ سازکەین خنجیلانە بەڵام ئەم ساڵ بەڕاستی مێشێک لە هۆکارەکانە بۆیە بەڵام ئێمە لە ڕێگای ئەو سایتانەی کە هەمانە بەڕاستی ئەمڕۆ سوپاسیان دەکەین و هەروە سوپاسگوزاری هەموو ئەم دکتۆر و کەسانی دەکەین کە لە دەرەوە هاتوون ینی لێرە بەدایان نەشتەرگەری زۆر گەوریان ئەنجام داوە وەکو کاری خۆبەخشی بەدایان مناڵی ئێمەیان لە مردنێکی حەقیقی ڕزگار کردووە لە سەرگەردانیەک ڕزگار کردووە بەڕاستی ئەمانە هەموو دەبێ سوپاس و پێزانینی تایبەتیان پێ بدرێت و ئەوانە و ئەوە زۆرە بۆ ئەوان مامۆستا ئەگەر کاری خۆبەخشی نەبێت ژیان بەردەوامە بێت من پێم وایە پرسیارەکەم بەڵێ ینی بۆ هەندێک وڵاتی ئەوانەی کە پێیان وڵاتانی جیهانی سێموانی کە زۆر هەژارن سۆماڵ و ئەفریقا هەندێک گەل هەن کە نان نییە بیخۆن نانی ڕۆژانەیە نییە بیخۆن بەڵام سەیرەکەی بە ڕێگینێتەوە یەکگرتوەکان و زۆر وڵاتەوە کۆمەک و هاوکاریان وەکو کاری خۆبەخشی بۆ کۆ دەکرێتەوە و بەهانانەوە دەچن یان ئەگەر ئەو دەستی هاوکارێنی و پزیشکانە نەبێ یان کەسانێکی ترکە لە کارەکەی خۆی کەمێک لێ بردووترە بێت ئەگەر ئەمانە نەبێ ژیان دەتوانێت بە شێوازی ئێستا بڕوا یان بێت وایە خراپترە بێت من زۆر بە یەقین دەڵم نەخێر ینی زۆر بە فاکت ینی ممکن نییە ینی ژیان بەبێ کاری خۆبەخشی بەبێ بوونی کەسانی خۆبەخش بەبێن ڕۆحی خۆبەخشی من پێم وانی وەکو ئێستا بەردەوام بێت چونکە لەوانەیە ئەمەی کە ئێستا ئەم تەقینەوەیکە ئێستا لەوانێ زۆر لەوە گەورەتر دەبێتەوە ئەگەر بیهێنین ئەو شوێنانیان ئامارانی کە جەنابەت ئاماژە پێدا زۆر ینی بەڵگەیەکی زۆر گرنگن ینی ئێستا ئەوەندەی کە UN پارە کۆ دەکاتەوە بۆ هاوکاری لە دنیادا کە ڕوودەدا لە ئەوەی سروشتیە ئەم شەڕە وێرانیە بۆ نمونە لەوانەیە ئێستا ئەفغانستان بۆی وشکە ساڵی نازان چی لەو بابەتانەوە نیە کە جۆمان لێ دەبێت بەڵام وەرە لە بەرنامەکانی UNدا سەدان کەسی خۆبەخش دەچێەوە ئەو کارە ئەنجام دەدا ئێمە پێمان وایە ئەو کاتانەی کە من لە دەرەوە بوومۆنیە کە مشاکل لە سنوورەکانی باڵکانی ئەم سەردەمەکە هەبوو بە سەدان خەڵک لە نەمسا و ئەڵمانیا دەچووەکو خۆبەخش یارمەتی ئەو کەسانی جێدا کە ئاوارە بوون ئێمە لە بیرمانەوەنی ئەو کاتانەی کە ئێمە لە ڕەوەکەدا بوون چەندین خەڵک هاتووە وەکو کاری خۆبەخشی ئەم کاری کردووە ینی ڕاستە لەوانەیە ئەم هیچ سوودمە نەبوو بێوەکو پارە بەڵام چێ ئەمانی ئەو زمینی بۆ ساز کردووە جەماعەتی UN و ئەوانە زمینیان بۆ ساز کردووە هەموو ئەم کارانەی کە دەکرێن ئەم کاری سروشتیانەی کە دروست دەبێ ینی بەبێ کاری خۆبەخشی ممکن نییە لەناو ئێمەدا ئێستا ڕۆژانە سەدان کاری خۆبەخشی ئەنجام دەدرێت لە دنیادا ینی من پێم وانە نەک لە جیهانی سێمدا ینی بڕوان پێ بکە بە دڵنیاییەوە ینی بەڵگە هەیە بۆ ئەوە لەوانەیە ئەگەر کاتمان لە بەردەستدابێ ئەو بەڵگانە کە دێنین هەتا لەو وڵاتانی کە لە داهاتدا زۆر لە پێشەوەن پێشەنگن لە ئەڵمانیا لە ئەمریکا نازام لەکوێ بەبێ کاری خۆبەخشی ممکن نییە بتوانێت ئەم کارانی کە ئەنجامی دەدەن باسی کارە مرۆیەکان دەکەم باسی کارەکانی کە ناکەم زەن بۆ نمونە چەندین ڕێکخراو هەیە لە ئەڵمانیا ئەگەر ئێستا لە ئێستادایان چەندین ڕێکخراو هەیە ئەمە وەکو منداڵپارێز بەشداریمان کردووە لە چەندین کۆنفرانس زۆر باسی کاری خۆبەخشی کراوە یعنی هەتا وەکو پرۆژەکانی ئەوان بەبێ کاری خۆبەخشی ممکن نییە بتوانن ئەوە ئەنجام دەن کە ئێستا بەدەستی دێنەوەوان چەندە گرنگە مامۆستا مەهدی پەیوەندی لە نێوان ڕێکخراوەکانی دەرەوە و ئەو ڕێکخراوە خۆبەخشیانەی ئێرە هەبێ بۆ ئەوەی کە بە هاوبەشی کارەکان ئەنجام بدەن ینی ئەو لینکە چەندە گرنگە دروست بکرێ بەتایبەت بۆ کارە خۆبەخشیەکان زۆر گرنگە بەڕاستی زۆر زنگە هەموو هەماهەنگیەک من تەسەوڕ دەکەم لەوانەیە کاردانەوەیکی زۆر گەورەی هەبێ بەرامبەر هەموو ئەو کارانی کە ئەنجام دەدرێن بۆ نمونە ئەگەر ئەم ئێمە لەگەڵ حکومت بۆ نمونە وەکو ڕێکخراوە ناحکومیەکان لەگەڵ لانی پەیوەندیدارەکانی حکومت هەمانگێکی زۆر گەورە هەبێ من پێم وایە کەواتە ئەم کاری خۆبەخشەکان زیاتر ئاسانتر دەبێت ئەگەر هەماهەنگی نێوان ڕێکخراوەکان هەبێ بەڵام هەر دیارە ڕێکخراوێک لەسەر ئەوەی خۆی ئیش دەکەم ڕێکخراوی مرۆڤی تەیە ڕێکخراوی ئەوە تەیە کە بۆ ژینگە پارێزیە ڕێکخراوە تەیە کە بۆ پاراستنی ینی ئەوە نیە کە تونند و تیژیە بەڵێ ینی هەر بە سەدان ڕێکخراومانێ مە 3400 ڕێکخراومانەیە کە تۆمارکراون هەر ڕێکخراوە دەتوانێت لە شوێنی خۆیدا بەڕاستی بتوانێت ینی ئەم کارانەی کە
تەنها بە پارە ناکرێ من گومانم لەوەی ئەو پارانی کە ئەو کارانی کە هەمووی تەنها بە پارە بێ لەوانی وەکو خۆی نەچێتە سەر بەڵام ئەگە کاری خۆبەخشی تێکەوە ینی ئەم کارە بوون و مسۆگەریەکی زیاتر بەدەستدێنێ لەوەی کە هەیە ئێمە ئەم کارە ئەزمونمان هەیە وەکو لە مناڵ پارێز کە دەیبینین ینی زۆر جار لەوانەیە پارەیەک سرف کراوێ بەڵام ئێستا زانیومانە لەبەرەوەی کە توانای مادی مناڵ پارێز هەر ئەوەیە کە ناتوانێت ئەم هەموو پارێ سرفکە ئیتر ناچارین دەچین بۆ لانی کاری خۆبەخشی کە بەسەدان کاری خۆبەخشی بۆ ئێمە دێ بەڕاستی ڕخێن مەڵپارێزی کوردستان زۆ سوپاس بان بدەبن دەستە خۆش سپاس بۆی لەگەڵمان بوومەستا جارێکی پیرۆزبایان ڕۆژە لە هەموو ئەو کەسانە دەکەین کە کاری خۆبەخشی لە ناخیاندا هەیە وەدارین بۆ وانەی کە لە ناخیشدا و دەست پێ نەکردو ئەم ڕەبکەیتە دەستپێک بۆ ئەنجامدانی کاری خۆبەخشی